بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەم جارەش لە لای یەکێ لەو پیشەوەرانەین کەوا ساڵانێکی زۆرە خەریکی کاری کشت و کاڵیە. جا با بزانم ئەو لەگەڵ کشت و کاڵیەکەی چۆنە و لەگەڵ مانجی ڕەمەزانیشا چۆنە و چی یادەوەریەتی هەیە لەگەڵ مانجی ڕەمەزانە. لەگەڵمانە بن. فاضل السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. بخير بن باشا. سلامتي. ساكن الحمد لله. سلامت يا اخوان. تم تسكن بخير. فسلامتك. عافية يا ربي. باب زانم لقل مانج رمضان تسوني. بقرآن مانج رمضاني أجني دري نتين الدبينة بس بلام أما بواسطة إيشو كارك كمان ولا دشتينا خريشي فلاعتي وزراعتي تبعي برق ما عندي دبين. ما عندي دبن. برق تاني دبين لو أنا برق بس ما بيتن ما عندي بون ما بيودي أنا درجش بخوي بودوها برق جرما روش برق تأثير لي ذكاء. بەڵام کابراگەری مانی هەبێتن ئینشاءالله ئەوە تاسیرمان هەرێ ناکەوتێنی بوونا زۆر لەوەی خراپترمان دیت زۆر ترمان دیت من ساڵانێک بەخۆم لێرە لەکن مەڕی بووم مارمە لەو باقتەی بوو ها باقتێکن ئەو گردەی ئەلێرە مەڕەمدە لە وەڕان ئەمە دوو نەفەر بن پێکەوە هاوین چلێ هاوینێ بوو ساقۆی دستانیمان لەبەر دەکرد بەو هاوینەی هاوین لۆ لە بەرمان دەکرد ساخۆن شۆڕ بوون هەتا ئەمە قەدمان عارەقەی بکات لە من ساقۆی فێنێک دەبی گەرمات نابی زۆر تێنیم بوو وەنی ئەتۆ لە مەڕی بێ لە باقتێ تا زۆرجی بە پێیان لەو عقارب گەڕێەوە بچێەوە حتمما تێنی دەبی چ لێ هاوی نێژبی ئاویشت لەکن نەبی زۆر تێنی دەبی گوتمە برادەرەکەم گوتم ئەمن دەستمە مارە دەشتێنم کورە مەچۆ گوتم هیچ تەعامل من مەلاقم هەردی ناگری چاوم تێک چووە چاوم هەردی نابینی ئاسمانی نابینی گوتی بڕۆ بە تەمای خۆی مەڕەکەم دەکەن ئەی بەجێشتر شۆڕی خوارێ بکردەوە هەتا نێزی گوندی وەڵای لە نێزی گوندی لێوێن دەرێ بە ئیرادەی ئەو خودای خەوەک بەسەر بدا هات ئاپەرزی بەر بمەوە خەو لێکەت هەرکوی خەوم لێکەت 5 دقەی پێ نەچوو مامۆستا بەرداغە ئاوەشان لۆهینیان بەرداغی شوشەی سپی ئاوی وها ڕۆنم نەدیتە شوشەی ئەوها جوان و ڕۆنم نێتی ئەوەندە دەو بەرداغە گەورە ئەمش ئەو بەرداغە ئاوم خوارد کە خواردم ماشەڵڵا 3 دقەی پێچوو هەستام قەنەعەت بکە ئەو هەم دەکردم کە خوا دەبی لێوم تەڕەبی تێنی تیم نما لە پێنام بەربوومەوە ئەوە گوتم وەڵای ئەوە ئەمن تێنی تیم نما با بسمەکەم نامۆستای گوندی مادەهراتمە بزانم ئەو دەبی شەیتان نەبی ئەو ئەوی دایتم ڕۆژێکە بشکابی یعنی قەنەعەتم فکرم لە دروست بوو شتی هەم لە دروست وڵات چوومەکەم مامۆستای پاش عەسرش بوو گوتم مامۆستا حکایەتەکەی من ئەو هایە کورە گوتی مارەدەن ئەو ئاوی حیاتی دایتیانێتەوە هەتا ئاوی ئەو دنیای خۆی تێنیت نابی ماشەڵڵا ئەوجا هەتا فتارم کردەوە حەزم لێ نەبوو ئاویت کە بخۆم تێنیم نما تامەشی خۆشی لە دەوم بووم بۆ نەشی هەبوو ئیلە ماشەڵڵا فتارم کردەوە نەبوونەکەم ما نەتایممە قسەی مامۆستای بوو یعنی ئەمن ئەوهام بەساحەتیە لە هەمووزێ لە هاوینێک کە بە ڕۆژی بمبا لۆ ئەو خودایی ئەری بەخۆ یعنی معوزەکی خوای بوو یعنی خوا بە من پیشاندەدایە من ئەو نیعمەتەشی خوای بوو یا ربی خوارێت قبول بکە با بزانم لەگەڵ ئەوەی کەوا خەریکی مەرداری بووی بەرێ قورئانیشتان دەخوێن بەرێ ئەمن قورئان من باغرم دەنا دەمبینە لەو ئاقارەی دەماخین ئەوش هەردەیخین برادەرەکەم ئەمش هەردەمخین پێکۆ دەماخین ئەو دوو برادرە زۆر پێکۆ من زۆر متوعی پێکۆ بوون و مەڕمان تێکرد دەکرد و دینداریمان دەکرد و نوێژمان دەکرد لەو ئاقارە بە جەماعات و بانگم دەدا و قامەتمان دەکرد و ئەو ئیشی مەبوو یعنی لە بۆ دینەکەی زۆر مسەیتەر بوون و زۆر مکوڕ بوون لەسەر دینەکەی خۆمان یعنی لە ئاقاری بوون بەو گەرمالەکن بە ڕۆژش بوون ماشەڵڵا ئەرێ وەڵ ئەویشمان بوو الحەمدولله تا ئێستاکەش بەردەوام قەنەعەت ناکەم قەرداری ڕۆژی بووم لەخوای بەزیاد بی لەخوای بەزیاد دەستت خۆش مام فازڵ با بزانم ئێستا فەلاحەتی چۆنە ئەو بێبارانیەش چەندە تاسیری قورئان کاکە برایم بێبارانی ئەوەتە بەیارە دەبینەوە تۆ نەکرا ئەوە هەموو عادی مەناوانە تۆ نەکرا لەبەر بێباران و بێ ئاوی چۆ دەغەکە نابتی نابتی ئەوە ها ئەوی خوارە من لەوی کەژوە ئەوە دێمی ئەوش بارانی پێنەکەتیە نابتێ بەڵام ئەو سارەکەمە دووسە سار من تۆم دەکرد هەست سەرم کردە سارەکە ئەو بیرم لێدا ئەو بیرم لێدا ئاخوا کردی قسمت بیرەکەم لێدا دەغری ئاوی باشە عیبی نییە مشکلەی نییە شیم بوو جوانە و بژنشی جوانی هەیە و
مەگەم ئەو خوددادەنە ناهمێدیش نابی لە بەروبوو مەکەی باش کەواتە بە بزانم ئەتو هەر لە منداڵی و خەریکی و فەلاحەتی و مەرداری و بابەتانە هەل لە منداریمە ئەولادی ناومەڕیمە من باب و باپیریشم هەفەلاحیش بوون هەفەلاحەتیشمان هەبووە لە زمانی کەر و هەوزاری بابم ئەمنی دەبردە ئاقاری ئەلێرەکان لەو ئاقاری خوا دەزانی هەوزاری دەدامێ دەگوت زۆتی بکە فێری دەکردم گزکە بم زۆر زاران هەوزار بەلاقم دەکات زار وەسیگم مندارم دەرەقەت دۆسەکەی نەدەهاتم مەشینەمان هەبوو سێگاسن پێمان تۆ دەکرد مەشینە سێگاسن ئەو کاتی کابرەکەی بایە دوو ترەکتەرە چی هەیە ئەو هاوم عالم جۆتەکەرەژیە بوو ئەوی باژیر و هێستری هەبە دیانگو زۆر دەورەمەندە زۆر باشە تۆش ئەوەندە نەدەکرێت کابرا سارێ خەرتەخەتەشی بە هەوزاری دەکرد حربەك دوو عربی پێ دەکرا پیتری پێ نەدەکرا مان فازل ئێستا ئەوەی کە بابرێم ئەو عادەت بیرت لە بۆ لێدا ڕەشەت دانایە ئەوە پێویستی بە چمیایی شەیە وەنیا دەبی چمیای چی لێ دەی وڵات چمیای ئەوەل جاری لەگە تۆکردنی مەڕەکەبی لێ دەین هەلەگە دەگرەکە پێکەوە ئەلعان تابع هەیە پێکۆ چیمیا و دەگری پێک و تۆ دەکا ئەوە مەڕەکە بە پاشە مەرەکەبش ئەو هەلی هات جای هەیە دەرمان جای لێ دەدەن جایەکەی بفوتێتە گەنمەکە لەو سەری خاوێن بی دوایە پێویستی کرد چمیاشی شەکری لێ دەدەین بە فەڕاری ئێستانەکە دەبتە دوو عشی باش ئێستا وەختی چمیای شەکری نییە ئەلعان وەختی چمیا شەکری من ئەوڕۆ چمیان میدا ئەوتەوە لە عدووە دیارە ئەوڕۆ لێدا ئەوڕۆ لێمدا وەسمی دەچی ئەرێ وەڵا ئەوڕۆ لێم ئەو چمیا ڕەنگە هەندێک لە خەڵکی نازانی لۆ گەشەیە وەنیا چیمیای شەکری لۆپەل و پار و گەشە بەژنیتی چیمیای مەڕەکە بەکەش کە بیداەتی تۆ دەکەی لە بۆ ئەو کە گوری گەورە بیدانی خەرۆبی خاچی ئەستوربیر بۆ ئەو عارێ لویسکە نییە باش ئێستا ژیانی گوندی خۆشە یان ژیانی شاری بەڕێی خۆم ئەمن هەم لە شاری بوومە هەم لە دەشتێش ئەمن منداری شاری بوومە منداری دەشتێشم خانیم لە ئیسکان هەبووە قەنەعات بکە ئەمن ژیانم خۆش نەبەلەوی کە هاتیم و دەشتێک گوند ئاوادام تۆ هاتیم وەژانم لێرە زۆر خۆش و زۆر مرتاحترم ئەگەر کاسی بکەشم لە دەرەیە مەعدە فەلاحەتێک کاسی بکەم هەموو لە دەرەیە ئەمن بەڵام هەر ئێرە خۆش هەر ئێرەم پێ خۆشترە لێرکانە مرتاحتری خۆشتریە لە ناو خزمانی مزگەفت لێن نێزیکە مەکتەبت هەیە خستەخانەت هەیە لە ناو خزمەکانی مشکلت نییە لەگە خەڵکی منتەقی یەکتری دەناسی دەچی هەولێرە جیرانەکەت دەرناسی نازانی ئەتو کوی نازانی چعاشی دەتەشی نازانی کابراچی چاچی یان خراپی جوانێ بم دەسبێنێ لە دەرکای عەوشەکەی سەر هەر نەشێش بەس لێرکانە گوندەکەی خۆشتنا ئەترافیشی هەموو دێ هەم دۆسە قەبران دێ هەم نەخۆشی دێ هەم تازێ دێ دائیمەن عەشایرەکەی کە لە دەشتەیە پەیوەندی کۆمەڵایەتی پترە لە شاری ڕبی الحەمدە شاریش دەشت وشی زمانی قەدیم نییە پێشتر سارە جارە کابرا دەچوە هەولێرە پاشی جۆخینێ هەندە پارەی لە باش خۆدەنا لە ناو کیسە بوو کیسەی بە جۆرشی دەیان کرد و پارەکوی دەخستە ناوە دەچوو لێندێ ئەو زەفەردە شەکرێک باە عسیرە خورمایەک بە دەهیناوە ئەو شتانە پێویستی بە دەرمانچایە بە ئەگە شەروارەشی لە خۆی بکردا بە پێویستی مارە دەهاتەوە دەگو ئەوە لە سارەشی ئەمە تا سارشکە ناسمە هەولێری بەڵا ئەڵان ئەو ڕۆ دەشت هەمووی هەولێرە دووکاری لێیە چشتی لێ سوپەرمارکەتی هەیە تەڕێی هەیە سعرە زۆرە الحەمدلله ئەطرافت هەمووی ناحیە خۆشی هەیە سافە ئەرێ وەڵڵای ئەو هەوای لێرە هەیە لە شاری نییە سلامت کە ڕبی خۆشحاڵی ما فازل سلامت یاخوا ئێستا ئەمە لە کۆتاییدا دیاریمان هەیە بچینە لە هەر کەسێک دیاری پێ دەبەخشین ئەمە دیاری کەناڵی ئاسمانی پەیامە لێمانی قوبوڵکەی سپاس دەکەین چاوتم ماچەکەم بەردەوام ئینشاءالله هەر لە خزمەتی خەڵک و موسڵماناندا دەبن ئینشاءالله بەمە پێ لە خزمەتی سپاس دەکەین زۆر مەمنونیشم لە ڕێزی لە بۆ ئەو هەدیە جوانت خالد ڕازی ئەم بخۆم کابراش قورئان خوێنم ئەرێ وەڵا لۆم زۆر پێویستە ئەوە دیارێکی جوانە ئەرێ وەڵا لۆم گەلە جوانە یانی ئەو بەدریم نە سلامت چاوتە ماچەکەم زۆر سپاس